عەبدولکەریم قاسم ئەو کوڕە هەژارەی کە ڕۆژێک لە ڕۆژان پاشایەتی ڕوخاند لە عێراق وە بووە یەکەمین سەرۆک وەزیرانی عێراق کە کۆماری عێراقی دامەزراند. واللهی هەموو ئەو کەسانی کە لە بواری دەستپێکردن لە هەر بابەتێک بیان لە هەر جۆرە هونەرێک بێ من بەڕاستی ئەوەی کە زۆر پێی سەرسام بووم کە لە کاتێک کە بە هەوڵ و مادووبوونی خۆی کە خۆی پێگەیان مامۆستا دشار محەممەد سەعید و بەڕاستی هەم کاری نوێی ئەنجامدا هەم دەتوانم بڵێم کەسێک بوو بە مادووبوونی خۆی و بە لێهاتووی خۆی توانی شاکاری گەورە دروست بکاتن لە کوردستان و لە دەرەوەی کوردستانش توانم بڵێم خۆی کرد بە کەسێکی جیهانیش ینی توانم بڵێم لە چوارچێوەی کوردستان چۆ دەرەوەی تر لە جیهانیش ئەو کەڵە هونەرمەندە دەناسرێ مامۆستا دشار. لە هەولێرەوە دەچین بۆ سلێمانی بە هەمان شێوە لێمان پرسی چیرۆکی سەرکەوتنی کەسێک بجێڕەوە. ئەتوانم چیرۆکی خۆم بگێڕمەوە خۆشم پاڵەوانی ئەو چیرۆکەم لە مناڵی و خولیایی ئەوەم هەبوو کە ببم بە هونەرمەندێکی ناودار بووم و سەرکەوتوش بووم تای و ئێستاچێکێکم لەو ئەستێرانەی دنیای شانۆ و دراما و سینەمای کوردی. کەسێکی ناتوان بڵێم کەسێکی معەن نعنی تایبەتیکەم بڵێم ئەو کەسە چکە کەسی خەڵکانی سەرکەوتو زۆر زۆرن بەڵام ئەو کەسانی کە دەستیان ناوەتە کارێک و زانیانە ئەو بەهرەی کە تیانە بۆ ئەو کارە ئیستیغلالیان کردووە بە جوانی و بە شێوەیەکی دڵسۆزانە کاریان تیا کرد و من بە کەسێکی سەرکەوتیان نەزانم. خۆم سەرکەوتم لە بوارەکەی خۆمە کاتە کەسیکەی ناکەم چونکە هەر یەکە و بە پێی بوارەکەی خۆی سەرەکەوێت ناوبانگ دەرەکا لە ناو کۆمەڵگەیە. منیش لە کاری هونەریا خۆم بە سەرکەوتو دانم و دەستە خوشکەکانیشم هەیە کە سەرکەوتون هەر یەکە و بە جۆرێک ناوبانگی دەرکردووە. بۆیە من سەرەتا چونکە ڕێگریم هەبووە لە کاری هونەریە نا یعنی پچمە تەنانەت پەیمانگای هونەرە جوانەکان بۆیە بە هەوڵی خۆم چوومە ئەوێ و گەشتم بەم ئاستەی کە ئێستا بەردەوام بم لە کاری هونەری.